لە استراتیجیک مەنەجمنت، دووەم خاڵیان کە بریتیە لە هیومان ریسۆرس مەنەجمنت، سێم لایەنیان کە زۆر گرنگە لە ڕاستیە بریتیە لە سێرڤیس مەنەجمنت. ئەگەر ئێوە تەماشا بکەن دەبینن استراتیجیک مەنەجمنت واتە بەڕێوەبردننی استراتیجی هەموو دامەزراوەیەک چ کۆمپانیا بێت چه ڕێکخراوە بێ هەشتێک بێت، ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بە چیەوەیە؟ ڕاستەوخۆ پەیوەندی بە ئەو لایەنی بەڕێوەبردنەوە هەیە کە ئەو کۆمپانیا دەسی پێوەداوە. تۆ تەماشاکەی زۆرجار کۆمپانیەکان لە ڕێگەی بەڕێوەبردنێکی سەرکەوتووە تۆ ئەتوانن زۆرترین قازانج بەدەستبێنن. ئەم بەڕێوەبردننی سەرکەوتووە ڕاستەوخۆ تەسیری لەسەر چی هەیە؟ ڕاستەوخۆ تەسیری لەسەر سێرڤیس مەنەجمنتەوەیە بەڕێزان. ئەگەر تەماشا بکەن لە خاڵی دووەمیانە سێرڤیس مەنەجمنتمانەیە یاخود لە بازنەی دووەمیانە سێرڤیس مەنەجمنتمانەیە. ئەمەش پەیوەندی بە چیەوەی؟ پەیوەندی بە پرۆسەی بەردەوامبوونی ئیشوکاری کۆمپانیاکانەوە هەیە، کەواتە لە دوای استراتیجیک مەنەجمنت تۆ بەڕێوەبردنێکی استراتیژی باش هەیە ڕاستەوخۆ ئەچێت بۆ سێرڤیس مەنەجمنت. لەم ڕێگەیەوە تۆ ئەتوانی بەردەوامبی لە بازاڕە، لەم ڕێگەیەوە تۆ ئەتوانی ڕۆڵت هەبێ لە بازاڕە بمێنیتەوە لە بازاڕە. ئەگەر تۆ کۆمپانیایەکتە بێ، ئەگەر خزمەتگوزارەکانی باش بێ، ئەگەر ئەوەی کە پێشکەشیەکەی بەدڵی بەکاربەرەکانە بێت، لە ڕاستیە تۆ بەڕێوەبردنێکی استراتیژی زۆر باش هەیە. ئەتوانن سەدا نمونە وەربگرن، دەیان کۆمپانیا لە هەرێمی کوردستانە وەربگرن، تەماشاکەن ئەو کۆمپانیانی کە خاوەن بەڕێوەبردنێکی استراتیژی یا خۆ استراتیژیەکی بەڕێوەبردننی تایبەت بە خۆیانن تەماشاکەی خاوەن خزمەتگوزاریی باشن. بۆیە ئەم خزمەتگوزاریە ڕاستەوخۆ تەسیری لەسەر چیشە بێ؟ ڕاستەوخۆ تەسیری لەسەر پیپڵە بێت. تۆ تەماشا بکە، یعنی لە هەموو دنیاە ئەم سێ جۆرە یاخود ئەم سێ بەشە لە بەڕێوەبردننی کۆمپانیاکان یاخود دامەزراوەکانمان هەیە. یەکەمیان وتمان ئەوە بەڕێوەبردنەکەی، دووەمیان ئەو خزمەتگوزاریانەیە کە پێشکەشێکە، سێمیان هیومان ریسۆرس مەنەجمنتە، بەشی لایەنی مرۆیی بەڕێوەبردننی کۆمپانیاکانە. بۆیە ڕاستەوخۆ سێرڤیس مەنەجمنت چیت لێ ئەکات؟ ڕاستەوخۆ تەسیری لەسەر خەڵکەکە بێت. تۆ تەماشای ئەم سڵایدەیان بکەم بەڕێزان وەکو مڕاجعەیەکی سەریع. وەگوتمان لە پرۆسێسە لەگەڵ پرۆمیسە لەگەڵ کۆمپیتیڤ ئەدڤانتەجە لە خاڵی پێشوە استراتیجیک مەنەجمنت ڕاستەوخۆ پەیوەندی بە چیەوەیە؟ پەیوەندی بە پرۆمیسەوەیە. هیومان ریسۆرس پەیوەندی بە چیەوەیە؟ پەیوەندی بە پیپڵەوەیە. سێرڤیس مەنەجمنت پرۆسێسەکەیە بۆ خۆی، بۆ ئەوەی کە تۆ بتێ سێرڤیسێکی لیدەرشیپت هەبێت، کەواتە سێرڤیس مەنەجمنت ڕاستەوخۆ پەیوەندی بە پرۆسێسەوەی و پرۆسێسەکە لێرەوە بەردەوامە بێ، شێوازی بازاڕیکردنی بەردەوام و قازانجی بەردەوام لە ڕێگەی ئەم خزمەتگوزاریانەوە ئابێت، کەواتە ئەم بەڕێوەبردنە ڕاستەوخۆ پەیوەندی بە چیەوەی؟ بە پەیوەندی بەو بەڵێنانەوە هەیە یاخود بەو پرۆمیسانەوەی کە تۆ ئەیەیت بە بەکاربەرانت. پاشان ئەچینە سەر ئەم سڵایدەیە. وەگوتمان لە پرۆسێسەکەی ڕاستەوخۆ پەیوەندی بە چیەوەیە؟ پەیوەندی بەو خزمەتگوزاریانەوە هەیە کە تۆ پێشکەشەکەی. پرۆمیسەکە پەیوەندی بە چیەوەیە؟ پەیوەندی بە استراتیجیک مەنەجمنتەوە هەیە، کەواتە بەڕێزان سێرڤیس مەنەجمنت کە پرۆسێسەکات لەگەڵ پرۆمیس کە ئەمیش استراتیجیک مەنەجمنتەکە هەردووکی کۆ ئەکرێتەوە، چی لێ دەرەچێت؟ کۆمپیتیڤ ئەدڤانتەج دەرەچێت، کەواتە چێبڕکەی قازانج دەرەچێت. هەموو کۆمپانیایەک بەڕێزان لە هەر شوێنێکی دنیاە بێت، هەموو حکوومەتەکان، هەموو دوکاندارێک لە هەر شوێنێکی دنیاە بێت، ئەم هەیکەلە ئیداریی هەیە و ئەم هەیکەلەی هەیە بۆ ئەوەی کە چی بکات؟ بۆ ئەوەی کە کۆمپیتیڤ ئەدڤانتەج بکات. وەگوتمان پرۆسێس لەگەڵ پرۆمیسە، استراتیجیک مەنەجمنت لەگەڵ سێرڤیس مەنەجمنت تا یەکەگرن ڕاستەوخۆ کۆمپیتیڤ ئەدڤانتەج بێکێنن کە ئەمەشیان لە پرۆسەکە پرۆفیتەبڵ دروست ئەبێت و پاشان پرۆمیس پەیوەندی بەچیوە بە گۆڵس لەگەڵ میشنە هەیە کە ئەمەش ئامانجەکانە بۆ خۆی، بەڵام ئامانجی کۆتایی هەموو کۆمپانیایەک بریتیە لە چی؟ بریتیە لە کۆمپیتیڤ ئەدڤانتەج کە ئەمیش قازانجە بۆ ئەو کۆمپانیا ئەمێنێتەوە، وای لێکات کە بەردەوام بێ لە بازاڕە، وای لێکات کە ڕۆڵی زیاتر بێ لە بازاڕە، وای لێکات کە تەسیری زیاتریش بێ لە بازاڕە. بۆیە هەموو کۆمپانیەکان لە دنیا بەم شێوازە کارەکەن. سڵایدێکی ترمانەیە The Power of People، واتە هێزی خەڵکی. هێزی خەڵکیش لە چیەوە بەدەزێ؟ خەڵکی بێ یاخود کۆمپانیەکان بێ یاخود هەتا مەزراوەیەکی تر بێت، چۆنێکە an organization must invest in the best of the best. بەڕێزان ئەمە زۆر گرنگە. an organization هەموو ڕێکخراوەکان مەبەستمان لە ڕێکخراوەدارایەکانە بێگومان یاخود هەرچ ڕێکخراوێک بێت لە دنیاە پێویستە ئینڤێست بکات و بەرهێنان بکات، یاخود ئەو وەبەرهێنانەی کە دەیکات ڕێکخراوەکان پێویستە چی بێت؟ best of the best.
باشترین و باشترین شێواز بێ، یعنی نەک هەر باشترین بگرە زۆر باش بێت، ئەبێ زۆر باش بێت بۆ ئەوەی کە تۆ چی بێت و بەرهێنان بکەیت. لە پێناو چییە؟ لە پێناو پاوە، لە پێناوی کە تۆ هێز بەدەستبێنی. بەڕێزە تۆ تەماشای بەهێزترین کۆمپانیەکانی دنیا بکە، مەسەڵەن کۆمپانیای ئەپڵ هەیە، کۆمپانیای گالاکسی هەیە، مەسەڵەن سەریکەم بەڕێزە ئەم دوو کۆمپانیای گەورەی ڕکابەری یەکترن. ئەم دوو کۆمپانیا هەردووکیان منافەساکەن بۆ ئەوەی کە زۆرترین فرۆشیان هەبێت. ئەمانە پێویستە چی بکەن؟ پێویستە ئینڤێستەکانیان و بەرهێنانەکانیان بە باشترین شێواز بێ. بەڕێزان نەک هەم دوو کۆمپانیا، ئێستا چەندین کۆمپانیای تری بیانی دروست بوونە، چەندین کۆمپانیای تری سینی، چەندین کۆمپانیای ڕووسی، چەندین کۆمپانیای تورکی ئەتوانین بڵێن. خەریکە تورکیا هێشتا ڕادەیەک وردەوردە لە مەجای تەکنۆلۆژیا خۆی پێشەخات. تەماشاکەی چەندین کۆمپانیای یابانی هەیە، سامسۆنگە چوزانم هەرچیەک هەیە، هەموو ئەمانە منافەساکەن بۆ ئەوی کە باشترین پێشکەشکەن. کاتێک کە باشترین پێشکەشەکەن لە پێناو چیایە؟ لە پێناو ئەوەیە کە زۆرترین فرۆشیان هەبێت. لە پێناو چییە؟ لە پێناو زۆرترین فرۆشە. ئەم زۆرترین فرۆشەش لە پێناو چییە؟ لە پێناو زۆرترین قازانجکردنایە، کەواتە ئامانجی و بەرهێنانی ئینڤێستی هەموو کۆمپانیەکان لە پێناو زۆرترین قازانجایە، کۆمپیتیڤ ئەدڤانتەج. کەواتە کاتێک ئەتوانن دامەزراوەکان بێ، کۆمپانیەکان بێ قازانجی زۆر بکەن، کۆمپیتیڤ ئەدڤانتەج بکەن، کێبڕکێ قازانج لەگەڵ یەکتریا بکەن، ئەبێت و بەرهێنانەکانیان چۆن بێ؟ best of the best. ئەو کاتە تۆ ئەتوانیت باشترین ڕۆڵت هەبێ لە بازاڕە و باشترین قازانجی بکەی لە بازاڕە لە ڕاستیە. ئەمانەش بەچی بەدەزێت؟ the power is activated through بەهۆی چیەوەیە؟ employee selection و پاشان continuous learning and training و پاشان cultivation of employee sense of responsibility, employee engagement in the act of leadership. سەریکەم بەڕێزم ئەمە چوار خاڵی زۆر گرنگە کە وا ئەکات چی بێت؟ وا ئەکات تۆ هێز بەدەستبێنی لە ڕاستیە، وا ئەکات چی بکەی؟ وا ئەکات تۆ ئینڤێست بکەی، ئینڤێستمنت بکەی بۆ بەچی شێوازێک؟ best of the best، بە باشترین شێواز بۆ ئەوەی کە تۆ چی بکەی و بەرهێنان بکەی. کەواتە ئەم چوار خاڵە employee selection، continuous learning and training، ئەمانە چوار خاڵی ئەساسین لە هەموو کۆمپانیایەکە بۆ ئەوەی کە چی بکەن؟ بۆ ئەوەی کە قازانج بکەن، بۆ ئەوەی کە بەردەوام بن لەوە بەرهێنان، بۆ ئەوەی کە چی بکەن؟ بۆ ئەوەی کە باشترین خزمەتگوزاری پێشکەشکەن. بەڕێزان ئەگەر لە بیرتان بێت لە محاظرەکانە وتمان زۆر جار ئەشێت تاکە کەسێک لە کۆمپانیایەکە چی بکات؟ ڕۆڵی هەبێت لە پێشخستنی ئەو کۆمپانیایە. زۆر جار ئەشێت کۆمپانیایەک بەهۆی تاکە کەسێکەوە چی بکات؟ تووشی ئیفلاس بوون و تووشی مایەپۆش بوون بکات. کەواتە زۆر گرنگە ئەو مۆزەفانی، ئەو فەرمانبەرانی کە تۆ هەڵێبژێریت پێویستە چی بن؟ پێویستە کەسانێک بن خاوەن تەجروبە بن، خاوەن ئەزمون بن، خاوەن شارەزایەکی زۆر باش بن. لە پێناو چیە؟ لە پێناو بەرەو پێشبردنی کۆمپانیەکانە. بەڕێزان تەڵان هەمووتان بیستوتانە کۆمپانیایەک هەیە مەسەلەن زۆر جار بانگەوازەکە بۆ ئەوەی کە زۆرترین خەڵک بێت CV بنێرن لە پێناوەی کە فەرمانبەرێکی باش هەڵبژێرن. زۆر جار هەر بووە بە نوکتەش لە ڕاستیە لە ناو کوردەواری خۆمانە. ئەگەر تەماشا بکەن ئەڵێ مۆزەفێک 10 ساڵ ئەزمموی هەبێت، بەلایانی کەمەوە 2 زمان بزانێ یان 3 زمان بزانێت چانسی زیاترە، یان لە مارکێتینگە شتێکی باشی لێ بزانێت. بەڕێزان تۆ تەماشا بکە، یعنی ئەمانە زۆر مهم. ئەمە باشترین کۆمپانیەکان لە دنیا ئەم جۆرە هەڵبژاردنەکەن بۆ ئەوەی کە فەرمانبەری چالاک و باشیان دەست بکەوێت. بەڕێزان نهێنێکی کۆمپانیەکان هەیە لە دنیا، هەموو کۆمپانیەکە هەیە نهێنێکی تایبەتی بەخۆی هەیە. طبعاً ئەو کەسانەی کە بە ئەکادیمی بە شێوازێکی ئەکادیمی چی ئەخوێنن؟ ئەو کەسانی کە بە شێوازێکی ئەکادیمی مارکێتینگ ئەخوێنن، کەستەمە سێڤیس ئەخوێنن، ئەبێت زۆر جیاواز بن لەو کەسانەی کە ڕاستەوخۆ سیڤیان لەگەڵا تەقدیمەکەن. تۆ تەماشا بکە بەڕێزان کۆمپانیایەک هەیە گریمان هەر پەیمانگای تەکنیکی کوردستان بەیانی ئۆفەرێک ڕاگەێنێ پێویستی 4-5 هەلی کار ڕاگەێنێت، ئەڵێ بەلایانی کەمەوە 2 زمان بزانێت، بەلایانی کەمەوە مۆزەفێکی باش بێ و شارەزاییکی باشێ بێ. بەڕێزان تۆ کە ئەم مادەیەت خوێندووە کە پێوتێ مارکێتینگ مەنەجمنت ئەند کەستەمە سێڤیس، زۆر جیاوازتیلی لەگەڵ ئەو کەسەی کە چی هەیە؟
ئەو کەسەی کە ئەم مادەی نەخوێندەوە لە ڕاستی ئەمە ئەبێت بە باشترین تەجروبە بۆت ئەم محاظرەیە